سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لەم ڤیدیۆیەدا بەتایبەت باسی بەشەکانی شیکاری نەخۆشی لە پەیمانگاکانی هەرێمی کوردستان بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین لە چەند شار و شارۆچکە لە چەند زانکۆ ئەو بەشەمان هەیە، هەروەها کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەند بوونە. ئێوەش بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە فەرموون با پێکەوە بینەری ڤیدیۆکەمان. یەکەم لەسەر ئاستی بەشی شیکاری و دووەم و سێمیش ئەچنەوە کۆلێژی تەکنیکی پزیشکی و تەندروستی لە زانکۆی پۆلیتەکنیک بەشی شیکاری نەخۆشیەکان. لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و بە هیوای ئەوەی سووتان لە زانیاریەکانمان وەرگرت بێت.